لە 3 ساڵی ڕابردوودا ڕاستڕەوەتونڕەوەکان لە 5 وڵاتی ئەوروپا حکمیان گرتوۆتە دەست. ئەگەرچی هەریەک لەو حیزبانە لە سیاسەتی ناوخۆدا جیاوازیان هەیە، بەڵام هەندێک تایبەتمەندی هاوبەش کۆیان دەکاتەوە. بۆ نمونە ناسیۆنالیستن و تێکەڵبوونی کللتوری بە هەڕەشە دەزانن، بە شێوەیەکی گشتی دژی کۆچبەرانن. ڕەشەبای ڕاستڕەوەکان مانگی دەی ساڵی 2019 لە پۆڵەنداوە هەڵی کرد. ئەو کاتەی حیزبی یاسا و دادپەروەری لە 151 دەنگەکانی بەدەستهێنا. ئەو حیزبە ڕاستڕەوە لە کۆی 460 کورسی پەرلەمان بووە خاوەنی 235 کورسی. پاش مانگێک ڕەشەباکە گەیشتە ئیسپانیا. ئەو کاتەی حیزبی فۆکسی ڕاستڕە و هاتە سەر شانۆی سیاسی وڵاتەکە. فۆکس لە هەڵبژاردنەکانی 2019دا لە 115 دەنگەکانی بەدەستهێنا. هەرچەندە بەشداری حکوومەتی فیدراڵی نەکرد، بەڵام دواتر هاوپەیمانی لەگەڵ حیزبێکی دیکەی ڕاستڕە و پێکهێنا. بۆ یەکەم جار لە مێژووی وڵاتەکەدا چوانێ و کابینەی حکوومەت لە هەردوو هەرێمی کاستیا و لیۆن. اینجا نۆرە هاتە سەر هەنگاریا و جارێکی دیکە لەوێ ڕاستڕەوەکان بردیانەوە. لە نیسانی 2021دا ڤیکتۆر ئۆربانی سەرۆکوەزیران لە 159 دەنگەکانی بردەوە. ئۆربان کە سەرۆکایەتی حیزبی فیدس دەکات، چوارەم جارە لە سەریەک هەڵبژاردنەکانی وڵاتەکەی دەباتەوە. حیزبەکەی ئۆربان لەگەڵ هاوپەیمانە ڕاستڕەوەکانیدا زۆرینەی ڕەهای پەرلەمانیان بەدەستەوەیە. ئەمساڵ پریشکەکە گەیشتە سکەندنافیا لە باکووری ئەوروپا. مانگی ڕابردوو بەری ڕاستڕەوەکان هەڵبژاردنەکانی سویدیان بردەوە. ڕاستڕەوەکان بە جیاوازی 3 کورسی پێش ڕکابەرە چەپەکانیان کەوتن، لەو پەڕی باکوورەوە بۆ ئەو پەڕی باشوور. لەم چەند ڕۆژەی ڕابردوودا ئیتاڵیاش چووە ڕیزەوە. پاش 77 ساڵ و بۆ یەکەم جار هاوپەیمانی حیزبە ڕاستڕەوەکان هەڵبژاردنەکانیان بردەوە. حیزبی برایانی ئیتاڵیا کە جۆرجیا مێلۆنی سەرکردایەتی دەکات لە 126 دەنگەکانی بەدەستهێنا و هەر خۆی دەبێتە سەرۆکوەزیرانی داهاتووی ئیتاڵیا. ئێستا پرسیارەکە ئەوەیە: ڕەشەبای ڕاستڕەوەکان لە ئیتاڵیا دەوەستێت یاخود پەلدەکێشێت بە وڵاتانی دیکەی ئەوروپا و جیهان؟ چونکە مێژوو پێمان دەڵێت ئەوەی لە ئیتاڵیا ڕوودەدات وەکو ڤایرۆس دەگوازرێتەوە.